بەنای خودای گەورە و میهرەبان لە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانەوە لە پرۆژەیە گەورەکە ڕۆژەی بەرەو زانکۆ من وەکو ئەندام لەم ڕێکخراوەدا خۆم بە خۆشحاڵ دەزانم کام ساڵ توانیومە لە پرۆژەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەشدار بم هەروەها خزمەتێ بکەم بە دەرچوانی پۆلی 12 کە ئامانج لەم پرۆژەیەدا بە خاڵی سەرەکی دەستکەوتنی ئەو ئاسوودەیەیە کە ناتوانێت لە هیچ لایەنیش لە هیچ بوارێکی تر پڕ بکرێتەوە هەروەها خاڵی دومیان دەستکەوتنی ئەم چاکەیە هەم لەو دنیا هەم لەم دنیا هەروەها درێژە بتوانم درێژە بەو ڕێگا و کاروانە بدەم کە لە پێشوودا ئەو مامۆستایانەی کاوکاری من بوونە لەو قۆناغەیە لەو وێزگەیە هاوکاری منیان کردووە من بتوانم درێژە پێدەری ئەم کاروانە بم کە ئێستا دەرچوانی پۆلی 12 ڕێیان کەوتەتەکەن من هاوکاریان دەکەم. وەک چۆن هاوکارتان بووین لە پرۆژەی بەرەو زانکۆدا هاوکاریشتان دەبین لە گشت قۆناغەکانی زانکۆتاندا بە تایبەتی قۆناغی یەکەمی زانکۆ پرۆژەی جۆرا و جۆرمان بۆ ئامادەکردوون بۆ پێگەیاندنی تاکێکی پێگەیشت و تێگەیشت و بۆ خزمەتکردنی کۆمەڵگە.